بەڵێ بەڕێزان ئێستا لەگەڵتان بەردەوامین لە عێراق تایبەتە باڵبژاردننی سەرۆکومار تا ئێستا دانیشتەکە دەستی پێ نەکردووە بۆ زانیاری زیاتر بەڕێز دکتۆر ڕێبوار کەریمم لەگەڵ ئەندامی فراکسیۆنی ڕەوتی نیشتیمانی. کاک دکتۆر ئەم کاتت باش؟ کاتە باشە چاوەکان بڕیار بوو کاتژمێر 11 دانیشتوی پەرلەمانی عێراق بۆ بژاردننی سەرۆکومار دەست پێ بکە، بەڵام ئەوتری تا ئێستا پەرلەمانتاران نەچوونەتە ژوور و دانیشتەکە دەستی پێ نەکردووە. ئایا ئەو هوەیە ئەو بۆشاییەی کە لە نێوانی یەکێتی پارتیە ئەگاتە ئەوەی کە ئەمڕۆ جەلسەکە دانیشتەکەی پەرلەمانی عێراق باک بخات؟ نەخێر باوەڕ ناکەم یعنی تا ئێستا ئاراستەی گشتی بوو ئەوەیە کە دانیشتەکە لە کاتی خۆیان بەڕێوە بچێت. بەسم کاتی خۆی خۆتەزانی دێرە کە کۆبوونەوە سەعات 11 دانرێت دوایی سەرۆکی پەرلەمان بۆ ماوەیەک دوایە خات بۆ نیو سەعات یان شتێک زیاتر. ڕەنگە ئەمڕۆ لەبەر حساسیەتی بابەتەکە ڕەنگە زیاتریش دوای بخن لە چەند لە نیو سەعات زیاتر، بەڵام ئەوەی کە تەوەجوهی گشتیە ئەوەیە ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمان بە ئەگەرێکی زۆرەوە ئەنجامە درێت بۆ بژاردنی سەرۆکی کۆمار. پارتی دموکراتی کوردستان ئەڵێ ئێمە هەوڵەکانمان چڕ کردوێتەوە بۆ ئەوەی دانیشتەکە پەک بخەین و ڕێژەی یاسایی ئامادەبوونی پەرلەمانتاران تاو ناکە دانیشتەکە بڕواختە نیسابی یاسایی تاو نابێت کە بریتە لە دوو لە سەرسەی کۆی ئەندامانی پەرلەمان کە بێت 220 پەرلەمانتار ئامادە بن. ئایا ئەمڕۆ 220 پەرلەمانتار لە دانیشتەکە ئامادە بن؟ پێم وایە بەڵێ بەپێی ئەو وعدەی کە لە دێوان فراکسیۆنەکان دراوە، ئەو کۆبوونەوانەی کە لە ماوەی ڕابردووە کردومانە، بڕیار وایە سەر و 220 بەشدار بێ. و من داواکارم لە لایەنە کوردیەکانی تریش ئەو لایەنەی کە بەتەمایە بایکۆت بکە ئەویش بێ بەشدار بێت، چونکە وابزانام لێرەشن ڕەنگە سەیری بارودۆخە بکەن، چونکە بە بایکۆت لە ساڵحی کورد نییە، بایکۆتی هیچ لایەنێکی کوردی ساڵحی کورد نییە، وا باشترە بێن و باشترە بەشداری کۆبوونەوەکەش بکەن. بەڵام لە هاتن و نەهاتنا دۆخی نەتیجەکە تقریبان دیارە. باش کاک دکتۆر دوای پرسیارم ئەوەیە شکستی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق چه لێکەوتێکی بە لەسەر پرۆسی سیاسی و وادە دەستوریەکان و هەروەها پێگەی کورد لە بەغا؟ بەتاکید لێکەوتی خراپێ بێت، چونکە ئێستا هەمووان 3 مانگ و شتێکە کورد تۆمەتبارەکەن بۆەوەی کە ڕێگر بووە لە تەواوکردنی ئیستیحقاقاتی دەستوری لە کاتێکا خۆتان نەزان کورد تاوانباری سەرەکی نییە، بەڵکو شتی تر هەیە، بابەتی تر هەیە لە پۆستی سەرۆک وەزیران یەکلانە بۆتەوە، بەڵام ئیتر کاتێوەیە کورد ئەم تاوانە ئەم تۆمەتە لە ئەستۆی خۆی لابات. و من پێم وایە فرسەتێکی زۆر باشیشە و ئەمڕۆ بە ئەگەری زۆرەوە ئەم بابەتە ئیتر لە ئەسوی کورد حەقی وایە لای بێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی فراکسیۆنی ڕەوتی نیشتیمانی کە لەگەڵماوەی. بەڵێ بەڕێزان ئێمە لەگەڵتان بەردەوامە بین لە گواستنەوەی دوایین هەواڵ و زانیاریەکان تایبەت بە دانیشتەکەی ڕۆی پەرلەمان، وەکو دکتۆر ڕێبوار ئاماژەی پێکرد کە لە ئێستادا ئامادەکاریەکان کراوە و چاوەڕێوا کرێت کە زەنگی سەرۆکی پەرلەمان لێ بدرێت، زەنگی پەرلەمان لێ بدرێت بۆ چۆنە ژوورەوەی پەرلەمانتاران بۆ دەستپێکی دانیشتەکە کە تایبەتە باڵبژاردنی سەرۆکۆماری عێراق.